لێرەشەوە داوایان لێ دەکەین کە هەرچی دەتوانن بیکەن و لە ڕۆژانی پشوو ئەو دەرفەتە بقۆزنەوە لە بۆەوەی دەرفەتی کار زیاتر بی بازار زیاتر بجوونێ نەک دوکان و شوێنەکانیان دابخەن. ئێمە پلانی ئەوەی هەیە کە بتوانین هەموو ئاسانکاریەک لە بۆ گەشتیاران تەنانەت لە ڕووی تەندروستیەوە ئەگەر پێداویستێکیان هەبی لە شوێنە گەشتیاریەکان هەروە لە ڕووی هاتوچۆ و ئاسانکاری پێشکەشکردن لە بۆ هاتوچۆ ئەمانە هەمووی دەکرێت و بێگومان پاراستنی ئەمنیەت ئەوە یەکێک لە ئەولەویاتەکانە لە سەرەتای ساڵی 2017ەوە لە یەکی 2017ەوە تا دوێنێ زیاتر لە 450,000 گەشتیار ڕویان لە هەولێر کردیا بێجگە لە کوردستان بەگشتی. ئێمە ئاسانکاری نەک لە بۆ گروپاتی گەشتیاری بەڵکو لە بۆ ئەوانەی کە بە ئۆتۆمبیلی تایبەتیش خێزانەکان دێن ئەویش ئاسانکاری زۆریان پێشکەش دەکرێت لە بازگەکان و بە شێوەیەکی ئاسایی دەتوانن داخل بن دوای هەندێک ئیجراعاتی ئەمنی.